هێرشبەرەکە کونێکی لە پەنجەرەی هوتێلەکەی کردبوو و دەستی کرد بە تاقیکردن لەو شوێنەی کە کۆنسێرتەکەی تێدا بەڕێوە دەچوو. گەواهدەران دەڵێن سەرەتا کە گوێیان لە تەقەکان بوو وانزانی بوو یاری ئاگرینەکانە. کاتێک کە زانیان گولەیە خەڵکەکە زۆر ترسان. هەندێک خەڵک دەکەوتن، هەندێک هاواریان دەکرد و ڕایان دەکرد. ئێمە ڕامان کرد، هێشتاش باوەڕم نەدەکرد ئەوانە گولەی ڕاستی بوو بن. خەڵکی لە دەور و بەرمان دەکەوتن. ئەم هێرشەی لاس ڤێگس خوێناویترین هێرش بووە لەلایەن یەک چەکدارەوە بکرێت لە مێژووی نوێی ئەمریکادا. سەرۆک ترامپ و جێگری سەرۆک مایک پێنس لەگەڵ هاوسەرەکانیان دوانیوەڕۆی دووشەمە لە کۆشکی سپی ساتێک بە بێدەنگی ڕاوەستان بۆ ڕێزلێنان لە قوربانیەکان. سەرۆک فەرمانیدا ئاڵای ئەمریکا نزم بکرێتەوە. یەکێک لەو کەسانی کە کوژراون پۆلیسێک بوو کە لە کاتی کارکردنیدا نەبوو، بەڵام یارمەتی خەڵکەکەی دەدا دەرباز ببن. لە پاش ڕووداوەکە خەڵکی ڕیزیان بەستبوو بۆ بەخشینی خوێن بە بریندارەکان. گوتەبێژی کۆشکی سپی ستایشی کاردانەوەکانی گەلی ئەمریکای کرد بۆ هێرشەکەی لاس ڤێگس. یادوەری هەموو ئەوانەی ڕەهاترین ئاستی خۆشەویستی و سۆزیان دەربڕی هەرگیز لەبیر ناکرێت لەم کارە پڕڕق و کینەیەدا. ئەمەش ئاماژەیەکی بیرخەرەوەیە کە سۆز و گیانی ئەمریکایی هەرگیز تێک ناشکێت. داعش بە ڕێگای ئاژانسی هەواڵی خۆی بەرپرسیارەتی ئەو هێرشەی گرتە ئەستۆ و گوتی هێرشبەرەکە بەم دواییانە بووە بە ئیسلام. بەڵام لێکۆڵەران هیچ پەیوەندیەکیان لە نێوان گومانبارەکە و هیچ جۆرە گروپێک نەدۆزیوەتەوە. ئەم کەسە بە تەنها ئەم کاری کردووە. نازانم چۆن دەکرا ڕێگەی لێ بگیرێت. هیچ پەیوەندیەکی بە تەروریزمی جیهانیەوە نییە. خێزانەکەشی بە کەسێکی دەوڵەمەند ناودێریان کردووە کە زۆر حەزی لە قومارکردن و ناردنی پاکەتی پسکیت بۆ دایکی لە فلۆریدا. هیچ پاشخانێکی تاوانکاریشی نەبووە. ئایا براکی من ئەمەی کردووە؟ هەروەکو ئەوە وایە تەقەی لە ئێمە کردبێت ئەگەر منداڵەکانیشی بکوشتمایە هەر ئەوەندە دەحەپەسام. ئەم ڕووداوەش مشتومڕێکی نوێ لە ئەمریکا دێنێتە ئاراوە لەسەر ئەوەی چی دەشێ بکرێت بۆ ڕێگەگرتن لە کوشتنی بە کۆمەڵ بەبێ ئەوەی بکرێت بە سیاست. شارەزایان دەڵێن پشکنینی جانتا لە کۆنسێرتەکاندا دەشێ ڕێگری بکات لەوەی کەس دەمانچە بەرێتە ناوەوە. بەڵام لە ڕووداوەکەی لاس ڤێگس گومانبارەکە لە ئوتێلێکەوە تەقەی کرد کە بە جوانی خەڵکەکەشی دەبینی. ئەمە شتێکی جیاوازە. هیچ شتێک نەدەتوان ڕابکرێ بۆ ڕاگرتنی کەسێکە لە ژووری هوتێلێکەوە کارێکی وا بکات. ئەمە خراپترین شتە. چەکدارەکە بە ستیڤن کرێک پادەکی تەمەن 64 ساڵانی خەڵکی مەسکیت نێڤادا پێناسە کراوە و نزیکەی 20 چەکی هەبووە لە ناویاندا تفەنگیش.